وڵازان خۆشەویستانمان وەک لە پێشەکیدا باسمان کرد ئەمڕۆ باز لە ساڵیادی دامەزرانی شاری سلێمانی دەکەین کە 241 ساڵی تێپەڕ کردووە دروستبوونی ئەم شارە گەورەیە، ئەم شارە پڕمێژووە، پڕ لانکەی شۆڕش و ڕۆشنبیریە، لانکەی شاعیران کە گرنگی و ئەهمەتێکی زۆری هەیە و ئەوەی کە گرنگە زیاتر خزمەتکردنی ئەم شارەیە، زیاتر ئاوەدانکردنەوەی ئەم شارەیە، هەموو ململانەیەکی سیاسی وەلا بنێت و زیاتر خزمەت بەم شارە بکرێت لە ڕێگاوبان و لە پرۆژە هەشتێکی دیکە لە هەمووشی گرنگتر پاراستنی شوناس و کولتور و شوێنە زۆر مێژووی و گرنگەکانی ئەم شارەیە. گفتوگۆی زیاتر ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر عەبدولخالیق سابی، نووسەری کتێبی بنەماڵە دینەکانی سلێمانی کە جەنابیان شارەزایە لە مێژووی سلێمانی، لە مێژووی بنەماڵە دێرینەکانی سلێمانی حتمەن باز لە گرنگترین ئەو بنەماڵانش دەکەین کە لەم شارەدا هەبوون و هۆکاربوون بۆ دروستبوونی شارەکە. زۆر بەخێر بێ، سپاس بۆم دەرفەتە. بەخێر بێ کاک زۆر. ناوەشتانەکەم بۆم دەرفەتەی ڕەخسانتان و سەرەتا پیرۆزبایی ساڵیادی گواستنەوەی پایتەختی منیشتینی بابان لە قەڵاسوالان و بۆ سلێمانیە 241 ساڵ پێشتر سلێمانی دروست کراوە. ئەوە گواستنەوەکەیەتی 1970. زۆر باشە. بۆ سلێمانی دروست بوو حتمما دێمە سەر باسی ڕۆڵی بنەماڵەکان لە دروستبوونی شارەکەدا، بەڵام بۆ گرنگ بوو ئەم شارە دروست بکرێت و لەم شوێنە جوگرافیایی کە هەیە؟ خۆی قەڵاسوالان کە ماوەی زیاد لە 56 ساڵ زیاترتەمان پایتەختی منیشتینی بابان بوو. قەڵاسوالان شوێنێکی تەنگە، تەنگە و بە کەڵکی پایتەخت نایە. هەر پایتەخت دەک پایتەخش هەر شارێکیش بە پێی تێپەڕبوونی ڕۆژگار بەرەو فراوانیە چێ. ئەو شارانەی کە تا ڕادێک دەشتن باشترە، فراوانبوونەکەی احتیاطی کاریگەری زۆری نێنە، بەڵام ئەو شوێنانی کە تەنگن فراوانبوونەکە ناتوانێت بە باشی فراوان بێت، چونکە مەجای نادات، ڕوبەری خاکەکەی مەجای نادا. قەڵاسوالانیش بەو شێوەیە بوو. ئیبراهیم پاشاش خۆی کوڕەمیرە ماوەی لە بەغدا بووە، سێری بەغدای ئەوانەی کردووە، گەڕاوە لە مووسڵ بووە، سێری کردو ئەم شارانە شارێکی گەورەن فراوانن ویلایەت بوون لەو کاتانەدا. لەبەرەوە چی کردو ڕوتێتی ڕۆژە لە ڕۆژانە ئەگەر بێت و ببێتە میر ئەبێ شارێک بۆ خۆی بۆ پایتەختی منیشتینی بابان دروست بکات کە فراوان بێت و بواری هەموو دام و دەستگاکانیشی بە شێوەی کە ڕێکوپێک بڕوا بڕێوە، چونکە خۆ پایتەخت هەر خانوونیە، دام و دەستگایە مەسەلەن بەعزارە شوێنی ترە. ئەویش لەو کاتانەیە بڵێن لە 1970 پێشەش تا چوارەوانە سەردانی سلێمانی کردو بۆ ڕاوشکار، کاتی خۆشی هەر بۆ ڕاوشکار نیە، هاتوو بزانە سلێمانی چۆنە چۆن نییە. تەمەن سێری کردو ئەم شارە پێویستی بە شورانیە، لەبەرەوەی گردی تایە. ئەم گردانە قوڵی سەربازی تا دامەزرێنێ، ئەو قولە سەربازیانە پێگا سەربازیانە بۆ پارێزگاریکردنی شارەکەی پێویستی بە شورا و شتارە نەبووە و گردی زۆر لە سلێمانیا هەیە. دومیشیانە کانیاوێکی زۆری تێدا بوو لە سلێمانیا. ئەو کانیاوانش کە بۆ خانوەکانە، بۆ مزگەوتانەیە، بۆ شوێنی ترە، بۆ دوکان و بازارە کە دروستیان کردووە. ئەمە گرنگی هەیە. دومیشیان نیە سلێمانی چواردەوری شاخە، ئەوەش چواردەوری شاخ بۆ پایتەخت بە شێوەی جیۆپۆلیتیکە باسەکرێ، شارێک کە بکرێت پایتەختی هەر شوێنێک جیۆپۆلیتیکەیەکە شاخ بێ باشترە و هەروەها دار و درەختێکی زۆریشی تێدا بوو. ئەمانە هەموو وای کردووە کە ئەم شارە ببێتە پایتەخت. هەر بۆیە پێش دروستکردن گواستنەوەی منیشتینەکە لە قەڵاسوالان و بۆ سلێمانی بە 2 ساڵ سلێمانی خانوویان دروست کردووە، دوکان و بازار، بینای سەران دروست کردو بۆ حکومڕانی. هەروەها لە دەبۆکەی ئێسەکانە سەربازگان دروست کردووە، تەمەن پێشتر گودی ماڵکردنی لەوا بووە. سەربازەیەکیان دروست کردو دەوری 70-80 مترێک لە سەراوە دوورە، سەربازگە نەک قولە شێوەیەکی بچووکە، ئەو سەربازگە بووە. ئەمانیان هەموو پێکەوە ناوە، چونکە کە شارێک کە پایتەختێ لە شوێن و کۆچێ بۆ شوێنێکی تر خۆراچێتە سەر دەشتێکی ڕوتەن. هەڵبەتە ئەبێ خان و شوێنی کاسپی و شوێنی حکومڕانی تیادا دروست بکرێت. بەو شێوەیە بووە، نەک بڵێ لە 1970 دروستکرێ، نا پێشترە. زۆر باشە دکتۆر، باسێکمان بۆ بکەی پێش ئەوەی منیشتینی بابان بێنە سلێمانی. سلێمانی لە چەند گەڕێک پێک هاتووە و ئەو گەڕەکە کۆنانەی کە پێش دروستبوونی منیشتینی بابان و گواستنەوەی منیشتینی بابان بۆ سلێمانی هەبوون کامانە بوون؟ هیچ گەڕێکە لە سلێمانیدا نەبوو، تەنها گوندی مەڵکەنیە بووە. گوندی مەڵکەنی لە شوێنی دەبۆکەی ئێستا بووە. خۆی ئەو گوندە لەوانێ هۆکاریش ببوو بۆ شارەکە، چونکە بۆ ئاوەڕۆ بۆ مەسەلەن کانی و کارێزەکان، یانی ئەوانەش گرنگن. برایم باشا ساڵانە چەند جار هاتووە بە تایبەتی لە
لە هاوینان و لە بەهارانە هاتووە بە بۆنێ ڕاوشکارەوە هاتووە تەبان و کاتە میر نەبوو کوڕ میروشتی وا بووە هاتو سەریکە ئەم شارە هەر کانیاوێکی زۆری تایە کانیاوی زۆری تایە مەسەوەکو باسم کرد مەسەلەن دار و درەختێکی زۆری تایە سەودار گۆژە شاخی گۆژە کە دارەکەی کەمپیۆ ماوە ئەمی بۆ لە دروستکردنی سلێمانیە بەکار هاتووە هەندێکیشی دوایی عوسمانەکان لە سستانانە خۆکاتە نەوتشن نەبووە بەکارێن دێنا و ئەیان بڕێەوە بۆ ئەوەی کە سەربازەکانیان بخوانیان پێگەرمەکردویان نانوشتیان پێ چشتوشان لەسەر ئەنا بەڵام سلێمانی ئەوەی ئیجا هۆکارێکی تریش هەیە ئەو کاتانە کە قەڵاچوانان پایتەختی منیشتنی بابان بووە هەموو زانین کە منیشتنی ئەردەڵان لە بەری ئەو دی بۆ پایتەختەکەی سنەبووە دەوڵەتی عوسمان و سەفەوی و دواتریش قاجاری بەڵام پێشتر سەفەوی دایمە لەسەر سنوورەکان خانەقین ناوچەکانی ئێرە ناوچەی پشتدەر ئەو بە شوێنەکانی تر دایمە کێشیان هەبووە ئەم کێشەی وای کردووە کە کاریگەری هەبێ لەسەر منیشتنی بابان کە پایتەختەکەی قەڵاچوالان بووە ئیتر دیارە زەرێکی پێکەوتووە شەڕ کەوتە هەر شوێنە کۆ کوشتانی تیابێ ماڵوێرانی تیابێ بیرانەوە کردوێتەوە کە هۆکارێکی تیژێ بیران نەکردێتەوە منیشتنی با لەسەر سن دوورکەوێتەوە دوورکەوێتەوە باشتر بێتە ناوچەی سلێمانی کە ناوچێکی بەرفراوانە و بە کەڵکی پایتەخت دێل نەک لە ڕووی بڵێن لە ئاوشتیوا لە ڕووی جیۆپۆلیتیکیشەوە جیۆپۆلیتیک یعنی ئەوەی کە شوێنێکی حساسە گرنگە پێگەیەکی چاکی هەیە بۆ پایتەخت ببێتە پایتەخت دی مەڵکەندی وت جاگوندی مەڵکەندیش دوایی بە فەرمانی من ئیبراهیم پاشا و مەحموود پاشای مامیشی ئەگوێزرێتەوە بۆ ئەو گردێکە ئەوش هەر گردە مەڵکەنی ئێسەکانە تو سێریێسە مەکە هەمووی هەر گردە ئەگوێزرێتەوە بۆ ئەوێ اینجا ئەو شوێنی ئەوان سەربازەکەی تا دروستەکەت تۆ زەرمۆ پێش ئامادەن ئەو سەربازگەیە بۆ چییە؟ بۆ پارێزگاریکردنە لە سەرای سلێمانی کە میرانی بابان لەوێدا حکومڕانیان کردووە. بەڵێ جەنابەت کە شارەزای بنەماڵە دێرینەکانی شاری سلێمانی بدایەت بنەماڵی ئەوان هەبوو دواتر چۆن بنەماڵەکان یاخود لە شارەکانی دیکەوە چۆن خەڵک وردە وردە ئاوادانی تێکەوت و بنەماڵە و کەسانی دیکاتە ناو شارەکەەوە دوو قۆناغە بەڵێ قۆناغ یەکەمیان کەس لە ئەلە چواردە تشتنی دووەم ناچێتە باسیشمان کردووە لە ساڵانی پێشوو باوەڕ ناکەم لە پاییزێکی سارد و سەرما سێریەسەکانە نەکرێت ئەو کاتانە مانگی 11 زۆر سارد بووە هەرچە ساڵی لەم پێش سارد بوو جاورە بوو گەڕۆرە بۆ نیوەی دووەمی سەدەی 18 پایتەخت باوەڕ ناکەم لەو کاتانەیە گوێزرا بێتەوە لە سەرماسۆڵێکی وەکو مانگی 11 حتمێن دایمەن لە ناوەڕاستی بەهار یان مانگی ئاخری بەهارە ئەگوێزرێتەوە کە دنیا فێنکە و ئەو کاتان دنیا سارد بووە ودە و دەفێنکە بەرەو گەرمێچێ من پێم وابێ زیاتر بۆ ئەوەچێ لە مانگی 5 مایزدا گواسرا بێتەوە کە ناوەڕاستی بەهار و سەرەتای کۆتاییەکانی مانگی بەهار دێت هیچ مێژوویەکی کە چەند کەس دوای باز ئەوکە اینجا بینە سەر دوو قۆناغ لە کاتی گواستنەوەکەی بۆ سلێمانی پایتەخت منیشتینەکە کۆمەڵێک بنەماڵە لە قەڵاچوالانەوە بە ئارەزومەندی خوان هاتن لەگەڵ میرانی بابانە هاتن بۆ سلێمانی ئەوانە هەندێک بنەماڵی تێدایە هەر لەوە پێش لەوێ بوون لە قەڵاچوالان بوون زۆرە ناوەکانیان ناڵێن خەندان و قەفتان و زۆری تریشە ئەمانە هەندێکیان خوێنەوار بوون ماڵی شە محەمەدی خاڵبان بنەماڵی خاڵ مەلا ئەبوبەکری موسەنیف کە باپیرە گەورانە بەڵام مەلا ئەبوبەکر لە مەریوان بۆ لە گوندی سۆڕی بەڵام شێخ ئەمین خاڵ هەموو لە قەڵاچوالان من بنەماڵی خوێنەوار بوون لەبێش خوێنەوار بوون ئەوان لەگەڵ خوانە کتێبخانەکان هێناوە کتێبخانەکە لە باوباپیران وڵاتەوە ئەوان و ئەتە بنەماڵانیت کە هاتوون هەندێکیان پێشەوەر بوون هەندێکیان خوێنەوار بوون هاتوونتە سلێمانی دوای ئەوە تەبان کە هاتوونتە سلێمانی میری بابان خەڵکانی ناردووە بۆ دیهاتەکانی دەوروپشت بۆ شارەکانی تر بۆ شوێنەکانی تری ناردووە بە دوای دوو جۆر سیفاتا گەڕاون کە بێنە شاری سلێمانی خانوو هەموو شتێکی لەلایەن میرانی بابانەوە بۆیان دابین ئەکرێت هیچ کێشەیەکیان نابێت یەکەمیان کەسانێک بن خوێنەوار بن ینی خزمەتکردن دەبن بوارەکانی ئەو سەردەما خوێنی ئەو سەردەما دوو پیشەوەر بن بۆیە دەبینین کە پایتەختەکە گوێزرێتەوە کۆمەڵی پیشەوەری دایا بەڵام دوای چەند ساڵێک جۆری پیشەوەری و ژماری پیشەوەرەکان زیاد دەکات جۆری پیشەوەرەکەش زیاد دەکات ینی ئەو پیشەوەری کاتۆ لە قەڵاچوالان و لەوانێ چەند پیشەیەکی تیابێ چەق مەخساسی و ئاسنگەریە و مەسەلەن جۆڵایی و ئەوانی ترە بەڵام کە دوای چەند ساڵێک
یعنی تا سەرەتاکانی سەدەی 19 هەم جۆری پیشەکە و ژمارەی پیشەکە زیاکە چونکە خەڵکانەکە لە دیاتەکان لە شارەکانی ترەوە خاوەن پیشە بوون کە زانیوانە میری بابان و ئەوەی کە نردوێتی بۆ شوێنانە چەند خەڵکی نردووە زانیوانە خانوشتیان بۆ دابینەکە ئەوان هاتون تە سلێمانی و ئەوانش خوێنەوار بوون وکم مەلاکان ئەوانەی کە ئەو کاتانی خوێنەواریان هەبووە پیاوانی بڵێن ئەوەی لە بوارەکانی ئەو کاتانەیە شارەزایان هەبوو بێ ئەوان ژاتونێکی لەوانە کە هاتبێ مەسەڵی من حاجی سەردەشتی لە گوندی جێشانە بووە ئەم پیاوێکی زۆر خوێنەوار بووە لەوێ مەدرسەی هەبوو لە جێشانە کە هاتوتە ئێرە لێرەش لە مەدرسەی مزگەوتەکانە خەڵکی فێری خوێندن دەکردووە هەر لەو کاتانەدا لە نیوەی یەکەمی سەدەی 19 کتێبێک دانێ بە ناوی مادینامە و کتێبی تریشیە بۆ مادینامێ ساڵی 1976 لە کۆر زانیاری کورد لە بەغدا چاپ دەکرێت پیاوێکی خوێنەوار بۆ زۆر سەرنەوەکانی لە سلێمانیدا ماون زۆر باشە دکتۆر باسی ئەو تایبەتمەندیانەی میرنشینی بابانمان بۆ بکەی کە جیاواز بۆ لە میرنشینەکانی دیکەی ئەو کاتە هەم لە ڕووی ڕۆشنبیریەوە هەم لە ڕووی بازرگانیەوە هەم لە ڕووی تەلارسازی و بیناسازیەوە چ تایبەتمەندیەکی ئەم میرنشینە زۆر دیار بوو جیاوازی کردووە لە میرنشینەکانی تر خۆی تامان بەپێی سەرچاوەکان و پێی بەدواداسون و بەپێی بەڵگەکان بەبێ ئەوەی لایەنداری بتیا بکرێت لە وەڵامی ئەوەدا لە هەموو میرنشینەکانی کوردستاندا لە سەرانسەری کوردستاندا پیشەوەر و خوێنەوار هەبووە یعنی خوێنەواری تیانە هەبووە و ئەوە ئامێدی پایتەختی میرنشینی بادینانە ئەوە جزیرەیە پایتەختی میرنشینی بۆتانە ئەوە سنەیە دوا پایتەختی ئەردەڵانە ئەوە میرنشینی مکریە ئەوە میرنشینەکانی هەکاری ئەوانەیە هەموو ئەمانە خوێنەواریان تیا و پیشەوەریشان تیا بووە بەڵام ئەوەی میرنشینی بابان بە حکمی بەرەو پێشچوونیشی کە درەنگتر لەوان دروست بووە یعنی دامەزراوە ئەم میرنشینە سێرەکەی ئەمە میرانی بابان بێجگە لە هەندێک جات تووشی ئاستەنگی و تووشی شەڕ وا بوون میرانی بابان بە شێوەیەکی گشتی ناتوانین بڵێن هەمیان بەڵام بە شێوەی گشتی زۆر باخیان بەو دوو لایەنەداوە لایەنی خوێندەواری کاڵی خوێندەواری و ڕۆشنبیری تر هەموو بوارەکانە گرێتەوە وەلایەنی چیش وەلایەنی پیشەوەریش تاوان پیشەوەریەکانەوە باسمان کرد لایەنی خوێندەوارەکە مەسەلەن سلێمانیە هەموو ئەو خوێندانەی کە ئەو کاتانە هەبوو لە حوجرە و لە مزگەوتەکانە بێجگە لەوەش دوو تەریقە لە سلێمانیدا زۆر برەوێ بووە تەریقەی قادری کە ڕابەرەکەی شێمەعاریفی نۆدێ بووە و تەریقەی نەقشبەندی ڕابەرەکەی مۆلانا خادی نەقشبەندی بووە ئەمە نەک لە ناو سلێمانیە نەک لە کوردستان دەروی کوردستانیش گرنگ و تایبەتمەندێتی خۆی هەبوو ڕۆڵیان بینی و خەڵکی تر هاتون بۆلایەن و سەدانیان کردوون ئەمە ئەم لایەنە هەروەها لە لایەنی بوارەکانی تریش تەبەکەتو بە ئیتیمامە دێ بە خوێندنەوەوانە ئیتیمامیش بە بوارەکانی ئەدەبەدرێ بۆیە دەبینین لەو کاتانە لە نیوەی یەکەمی سەدەی 19 چەندین شاعیر لە سلێمانیدا بوون دوانیان خەڵکی سلێمانی بوون وەکو مستەفا بەگی کردو سالمی ساحب قەران کاندویان بنەماڵە ساحب قەرانن نارێژە خەڵکی شارە زور و گوندی خاک و خۆڵ بووە بە خۆشەویستی ئەوان و بە خۆشەویستی میرانی بابان چونکە شعریە لە تافەڵی دەورینەدا و باس لە هەیبەتی دوا میری بابانەکە ئەحمەد پاشا ئەمە باسی واکە کە گرنگیانەوە بە بواری چی بە بواری ڕۆشنبیری بۆیە دەبینین بواری ئەدەبیات لە سلێمانیدا پەرە دەستێنی و سێکوسکەی بابان دروست دەبێت ئەو سێکوسکەی بابانە ڕێسکەکەی ئەوەنە کاریگەر بە دوای ڕۆخانی میرنشینی بابانیش تا ئەم دەقیقەیەش کاریگەری خۆی ماوە بۆیە دەبینین زۆربەی ڕۆژنامە و گۆڤار و کتێب و کەناڵەکان بەو شێوازە قساکرێت بێگمە کاک دکتۆر زۆر ینی خۆی ئەو پیشەوەرانەشی کە هاتوون بەشێکی پێما بێت لە ڕۆژەڵاتەوە ینی هاتوونەتە شارەکەەوە کوردانی ڕۆژەڵات بوون لەوەی کە دروستکردنی بینا و بیناسازی و بازار و قەیسەری ئەوانە مەسەلەی بیناسازی ئەوە شتێکی ترە مەسەلەی بیناسازی کە پایتەختەکە پێشەوەی بیگەزرێتەوە کە بینا دروستەکرێ وەستاکان زۆریان هی ڕۆژەڵاتی کوردستان بوو بە تایبەتی سنەوبانە بەڵێ لێەوە هاتوون چۆنە سێریکە ئەو خانوانەی ئەم بە دوواداسوونمان کرد ئەو خانوانەی کە مابوونەوە پێش چەند ساڵێک ئێستا ماوەتەوە نییە زۆکەمە پێش چەند ساڵێک سێریکە ئەم خانوانە من چوومەتە سنەژەوانە ئەو خانوانەی کە لە سلێمانیدا دروست کراوە زۆربەی زۆری لەوانی شاری سناچێ کە پایتەختی میرنشینی ئەردەڵان بووە وەستاکانی بانەش ئێستا هەندە هەیە هەر لە بنەماڵەکانی بانیەکانی ئێستا لە سلێمانیا ماونەتەوە هەر کە هاتوون نەگەڕاونەتەوە لە سلێمانیا ماونەتەوە دیکشان خەڵکی سنەن هەر لە سلێمانی هەندێکیان ماونەتەوە ئێستاکانش نەوەکانیان هەن ئەمانە شارەزا بوون بەخۆی حکمی میرنشینی ئەردەڵان و شارەزا بوون لە سلێمانیش میرانی بابان زانیویانە کە ئەمانە وەستای باشن و لە بواری خوانە هینیان هەیە دەستێکی باڵان هەیە بۆی ئەوانیان هێناوە و هینەکانیان دروست کردووە خانۆکانیان دروست کردو بۆیە دەبین دیوارەکانیان 2 مەتر پام بووە بەڕاستی شێوازەکەی هەر لە شێوازی
ئەوانی شاری سنە و زیاتر باناچێ بۆیە دەبینن زیاتر خانووەکان و شێوازان ئاڕۆن. باشە دکتۆر باسێک لە فرەئاینی بکەین لە سەردەمی میرنشینی باباندا کە جگەل لە ئاینی ئیسلام چەند ئاینێکی تریش لەو میرنشینەدا بوونی هەبووە ئەمە چۆن کاریگەری لەسەر میرنشینەکە دروست کردووە؟ لە دوای بڵێن میرنشینەکە دەگوێزرێتەوە بە دوای چەند ساڵێک زانیمانە لە ناو ئەم شاری سلێمانەدا بیستوانێتەوە تەمان لە ڕێی بازرگانیەوە لە ڕێی هاتوچۆکردنی خەڵکانەوە بیستوانە کە ئەم شارە بەرەو پێشەواچێ ئارامی تێدایە گرنگی ئەدرێت بە لایەنی ڕۆشنبیری و بە پێشەوەری و گرنگیش ئەدرێت بەوەی کە هیچ جیاوازیەک لە نێوان پێکاتی ئاینیدا لە سلێمانیدا نەبووە چونکە هەر لە دوای سلێمانی لە 1940 چەند هینێک دێن چەند بنەماڵەیەکی جووەکان لە سنە و لە قەرەداخ و لە هەندێک شوێنی ترەوە دێن و هەندێک لە بنەماڵی مەسیحیش لە هەندێکیان لە مووسڵەوە دێن هەندێکیان لە دەوروبەری ئەو لای سنەوە دێن یان لە ناو سنەشتی تێدایە و لە لای کۆیشەوە ئەمانە لە کەرکووکیش ئەمانە کە دێن سەرەکەن هیچ جیاوازیەک دێن لە نێوان موسڵمان و جوو و نەستوری و نەستوری جۆرێکە لە مەسیحەکان بۆیە بەرەبەرە سەرەکەی ڕوان کردوتە ئەم شارە ئەمەش لە نووسراوی ڕۆژهەڵاتناسەکانە ئاماژەی پێدرێت کە چۆن موسڵمان و مەسیحی و جووەکان وەکو برا پێکە و ژیان و هیچ جیاوازە لە نێوانیاندا نەبووە. کریستین ئەوە ڕۆژهەڵاتناسەکان جیمز ریچە فرێزەرە باڕووناک ئەرمەنیە باڕونا فیرۆخانە هەموو باسی ئەماکەن ئەلە لە سلێمانیە چ بواری جیاوازی پێکاتەی نەبووە هەروەها پیشەوەری و ڕۆشنبیریش ڕۆڵێکی گەورەی بینیوە. کاک دکتۆر کۆمەڵە گەڕێکی قەدیمی ماوە ساڵبووکەرانە گۆژێ سەرشەقام ئەمانە وردە وردە دروست بوون لە شارەکەیە چۆن دروست بوون حتمما بنەماڵەکانیش لەوانەیە وردە وردەتر دامەژ بوون خەڵکەکە بەنێو ئەم گەڕەکانەیە و گەڕەکانی ئاوادان کرد بێتەوە خۆی پێشترە و گەڕەکانە هەر بنیاد نراون ینی بەڵام بەو شێوەیە نا یعنی سەرخانوێک دروست کراوە پێش وەکو ئاماژەم بێدا پێش گواستنەوەی میرنشینەکە بەڵام کە خەڵکی تر دێ ئەتر ئەو گەڕەکانە هەموو زانکە زیاکات کە زیایکە حتا تەنانەت دێ گوندێک بێنیت دوای ئەو گوندە پێش 20 ساڵ وەکوەوە نەبووە بەرەبەر خانوەکانی زیاکە ئیسلێمانی خەڵکی تری تێهاتووە پیشەوەەر بیا کەسانێکی تری ڕۆشنبیر بیا هەرێکی تر بێ ئەوانەی مەسەلەن سابووکاران ئەوانەی کە پیشەی سابوونیان کردو سەرێکی لیان کۆبوونەوە چەند ماڵێک بوون ئەتر پیشەکانی تیش بەسەر گەڕەکەکانە دابەش بوون قەزاسەکان لە بانەوە هاتوون حەسەن بانەی کە باپیرە گەورانە ئەمانە لە بانەوە هاتوون و لە گەڕێکی قەزازەکان کە ئەکەوێتە ئەبێتە فەرعێک لە گەڕێکی گۆژەی کۆن ئەمانە هەر ئەکەوێتە بە چی پێ بڵێن کاچی بۆ ساموکەران بەدەستە ڕاستایە ئەمانش لەوێدا نیشتەچێ بوون چەند ماڵێک بوون قەزازیان کردووە ئیتر پیشەکانی تیژە لە سلێمانیان ناو گەڕەکەکانە متابچێتی بڵاو بوونەتەوە لە کانسکان لە سەرشەقام لە گەڕەکەکانی دەرگەزێنەوە تا دوایی مەڵکەنیش و چوارباخش دواییانە تەریقەتەکانیشەوە ئەزانین کە لە دوای ڕوخانی میرنشینی بابان دەوڵەتی عوسمانی باخی یا بەو تەریقەتانە و بوو خانەقای مەحوی دروست کرد لە نیوەی دووەمی سەدەی 19دا فەرمانێکە خانەقای بۆ مەحوی دروست کرێ و باخی شەدا بە تەکیە و ئەوشتانی کە هەبوون بەڵام پێشتر میرانی بابان باخدانەکە بۆ میرانی بابانە گەڕێتەوە جوولەکە ڕۆڵێکی جایە سەر پیشەوەرەکان جووەکان زیاتر خەریکی سەرافی و زێرنگەری بوون سەرتا خومچیەتی نازان خومچێتی چیە خومچی ئەزانی چییە ئەو جلوشت نییە ڕەنگەکەیان هین کردووە ئەو کەسانم کە ڕەنگی جلیان سەرەتا ئەویان کردو بە پێی مێژوەکە دواتر بازرگانی کوتاڵ بازرگانیان کردووە نەهات بازرگانیشان کردو لە سەرەتا ئەزای چۆن بۆ بازرگانیەکەی سلێمانی ئەو بازرگانانی سلێمانی لە هەموو پێکاتەکانی تیا بووە جیاوازێک نەبوو خۆی گرنگەکە لە وایە حتا ناڵم ڕۆژهەڵاتناسەکان کە مەسیحیشن باسی ئەوواکەن هەڵە هیچ جیاوازێک نەبووە بە دوو قۆناغ ڕۆشتون بە دووش ئێواز شێوەیە یەکێکیان لقێکیان بەرەو کوێ چووە لە ڕێی باکووری کوردستانەوە دیاربەکرەوانەوە بەرەو ئەشتەرخان و ڕووسیا قەیسەری ڕۆشتون بەشێکە تریان لە ڕێی مووسڵەوە ڕۆشتون بۆ حەلەب لە حەلەبە بۆ دیمشق و دوایی بۆ ئەفریقا ڕۆشتون یعنی ئەمانەی بازرگانەکانی سلێمانی بۆیە دەبینین لە ناو بنەماڵەکانی سلێمانیا تا ئێستاکان هەندێکیان ئەو کەلوپەلانیان کە کاتی خۆی باوە باپیرانیان بازرگانی کردو ئەو کەلوپەلانیان لە نمونە ماڵەکانیان ماوە با بڵێن بە فەرشی ئیسفەهانی و تەبرێزی زیاتر اینجا سەماوەری ڕووسی
هەندێشتی دروستکراوی حەلەب یان لە دیمشق ئەوانش شوێنێکی گرنگ بوون بۆ بازرگانی هەموومانە قاپ و شتیوان ماوەتەوە سێرەکەی نییە هی ئەو کاتانەیە ئەی لێرەوە چیان بردووە لێرەوەش بەروبوومی وشکیان بردووە وشکەی مەسەرن با بڵێن مێوژیان بردووە و گەرمیان بردووە و یان ساوەریان بردووە یا شتی تریان بردووە لێرەوە بۆ ئەوێوارەوەها لێرەوە خوریشیان بردووە خوریان بردووە بۆ رووسیا بۆ شوێنەکانی تر بردووانە لێ ئاڵوگۆڕ کراوە زیاتر بە شێوی ئاڵوگۆڕ بۆ بە شێوی پارە نەبووە چیان داناوە ئەڵێ ئەوە نەبەوەنە چۆن ئەڵێ کاتی خۆی ترێ بەگەنم لە ناو دیاتەکان ئاسوورایەوە ئەمانش ئەمەنە لە باتی ئەمەنە هینە هێنا خوری دێناوە یا هەر شتێکە تێناوە ئەمەنە شت بەرە ئەوان لێ کردووە سەماوەریان هێناوە شتیان ناوە قاپیان هێناوە مەسەن هەموو ئەدەواتی ناوماڵیان هێناوە هەتا تەنانەت باوڵیان هێناوە سنووقی بۆراقیان هێناوە ئەوکە دوای خوان لێرە دروستیان کردووە تا دوایش باشە دکتۆر وەکو زانین شاری سلێمانی هەر لە کۆنەوە تاوەکو ئێستا لانکە و شوێنی چەندین شۆڕش و تێکۆشان و ڕاپەڕین بووە ئەو ڕاپەڕین و شۆڕشانەی کە لە سەردەمی میرنشینی بابانە و گرنگترینیان هەتاوەکو ئێستا لە شاری سلێمانیان ڕوویداوە کامانە بم باسێکمان بۆ بکەیت لەسەری یەکەم بزوتنەوەیەک کە بە بزوتنەوەیەکی نەتەوەی ئەژمارە کرێت بزوتنەوەکەی یا با بڵێن هەوڵەکەی عەبدوڕەحمان پاشای بابانە ساڵی 1800 خەشت دەستی پێکرد دوای 1811 تا 1813 زیاتر بوو عەبدوڕەحمان پاشای بابان کە خۆی میر بووە ئەم ویستی منشینەکەی سەر بە بە دەوڵەتی قاجاری بێ نە سەر بە دەوڵەتی عوسمانی بێ بۆیە هەوڵێکی یا ویلایەتی بەغدا بگرێت یعنی ئەو کاتانە سێ ویلایەت بوو بەسڕ و بەغدا و مووسڵ بیستی بگرێت بەڵام بەداخەوە هەتاوەکو نزیکی باقوبەش ڕۆشت یعنی بەڕاستی و ناوچانی هەموو گرت بەڵام بەداخەوە ناکۆکی بنەماڵە وای کرد کە ئەو هەوڵەی عەبدوڕەحمان پاشا کە هەوڵێکی نەتەوەییە و یەکەم بزوتنەوەیەکە لە ناو میرەکانە دروست بوو بێت ئەمەی میری بابانە ئەمەی عەبدوڕەحمان پاشا بەداخەوە برازاکەی لەبەر خاتری دەسەڵات چوو سوپای عوسمانی هێنا و لە ڕێی کۆیە و عەبدوڕەحمان پاشا لەو ناوچێ بوو لەو منتیقانە بوو لە نزیکی باقوبووانە بوو کە بچێ بەغدا بگرێت بەداخەوە هەواڵیان پێهێنا بوتیان برازاکەت سوپای عوسمانی هێناوەتە سلێمانی و ئەو کراوە بە میری بابان لەبەرەوە مەگەڕێرەوە بۆ سلێمانی تەبەشکا کاشکێت تەبەن کە دەسەڵاتەکەی ڕۆشت و لەولاوە ئاوای لەگەڵا بکرێت ناپاچی بۆیە دەبینین لە تاوە ئەچێت بۆ لای ئەمانوڵاخانی میری ئەدەڵا ماوەیەک لەوێ ئەمێنێتەوە چونکە دەوڵەت عوسمانی بیگرتایە حتمیە لە ناوی دەبرد وەڵا زۆر خۆی کەش و هەواکەشی گرنگ بووە بۆ سەرەتای دامەزراندنەکەی باشە ئەو چەمووینانەی کە هەبووە تانجەرۆ و مەسەلەن سەرچنار و ئەمانە هەبووە ڕۆڵی هەبووە لەوەی ئەنی بۆ ئاوەڕۆ ئەوانە وردە وردە شارەکە ئاوادان بکرێتەوە هەر خۆی سلێمانی کە ئەوە لە کتێبی خۆشمان ئاماژەم پێداوە هەندێک لەوانە هەر سلێمانی خۆی کە دروست ئەکرێ ئاوەڕێ بۆ دروست ئەکرێ مەشتێکی گرنگە ئەو ئاوەڕێ زۆر گرنگە حتا تەنانەت ببورن تەنانەت ئەوانەی ڕۆژانناسەکانش پرسیاریان کردووە ئایا ئاوەڕۆتان چییە سلێمانی لێژە کێشەی نییە ڕاستە ئاوەڕۆکە هەر لەگەڵ دروستبوونی سلێماندا ئەو وەستانە وەستای شارەزان هێناوە ئاوەڕەکەی دروست کردووە ئاوەڕۆی مەڵکەنی بە کوێ ڕۆشتووە مەڵکەنیەخ گەڕگی شێخانیش ئەو شێخانیش مەڵکەنی بۆ دوای جابووە کانسکان بە کوێ ڕۆشتووە مەسەن دەرگەزێن و ئەمانە گۆیش و سابووکەران بە کوێ ڕۆشتووە هەموو ئەم ئاوەڕۆیانە بەشێکی زۆری بەژێ سەرا هەروە هینی جادەکەی سەرا هەلێەوە ڕۆشتووە ئەوان دروست کردووە یعنی بۆیە کە دەبینین لە لافاوەکەی 57 ڕاستە زیانی هەبووە ئەگەر ئەو ئاوەڕۆیانە نەبوونایە زیانێکی زۆرتر دەبوو یان نیوەی ئەو گەڕەکانی خوارەوەی سەرشەقامانە هەموو ئاوی برد بەڵام ئەو شارەزانە وایان کردووە کە زیانێکی زۆری نەبێت ئەو ئاوەڕۆیانە جای مزگەوتەکانیشی هاتۆتە سەر هی مزگەوتەکانی هاتۆتە سەر ئەتلیەوە ڕۆشتوو بۆ کوێ ڕۆشتوو بۆ سەمی تانجەرۆ ئاوەڕۆکە گەشتوتە سەمی تانجەرۆ تا ساڵانیش هەر بۆ ئەوێ ڕۆشتووە کەواتە سلێمانی لە ڕووی ئەوە لە ڕووی کانیوکاریەوە هیچ ئەوە لە ڕووی ئاوەڕۆ هیچ کێشەیەکی نەبووە بە پێشەوانەشەوە ئاوەڕۆکەکەی لە زۆربەی زۆری شوێنەکانی تر مەزبوطتر بوو هیچ کێشەیەکیشی نەبووە مەگەر ئەگەر لافاوە بێ شوێنێک تەپی بێت ئەوە جیایە بەڵام بەغیرەوە نەخێر باس لە مزگەوت کرد بۆ لە نیاگە پرسیارە هەبێت کاتمانە بێ
مزگەوتی گەورەش ڕۆڵی هەبووە چۆن مزگەوتی گەورە دروستکرا ئەو شوێنە چۆن بوو نزیک لە سەراشەوە هەم بۆی کە ئەوە بێت گەورە لە دوای مزگەوتی ماڵکەندی دووەم مزگەوتە دروستکراوە مزگەوتی گەورە نییەوە مزگەوتی ئیبراهیم پاشای بابانە من زۆر جار هەر باسم کردو دووسێ مانگ پێش لە چاپێکوتەکە باس ئەو مزگەوتە ئیبراهیم پاشا دروستی کردووە یعنی گەڕەکە بووە کانسکان ئەو مزگەوتی دروست کردو بۆ پیاوەتەوە گەورە لە چاو مزگەوتەکانی ترا گەورە خۆ هەر لە ساڵی 1970 تەوان پێش 1940 مزگەوتی شێخ ئەمینی خاڵ هەیە ماڵی باپیرە گەورەی خاڵ لە گەڕێکی گۆیژەی کۆن کە ئێستاکانش ئەو مزگەوت ماوە ماڵی خۆشیان بەرامبەری بووە بە دووری 500 مەترێک ئەو مزگەوتەش هەر کۆن بووە بەڵام لە چاو مزگەوتی گەورەیە بچووکتر بووە هەر بۆیە لە مزگەوتی گەورە ئێنا خۆی مزگەوتی ئیبراهیم پاشای بابانەوە بۆ هەندێک لە گۆڕی میرانی بابان و بنەماڵی حکومڕانی بابان لە ناو مزگەوتەکە نێژراون لەگەڵ دوای ئەوەی کاکە حەموو شێخ و ئەوانە لەوێ ئەنێژرێن پێشتر میرانی بابان لەوێ نێژراون هەتا شێخ مەعروفی نۆدێ لەوێ نییە شێخ مەعروفی نۆدێ لە گردی سەیوان نێژراوە بەڵام کاکە حەمووی شێخ لەوێ نێژراوە جا بەڵام یەکەم مدەریسی کێ بووە ئەڵێ شێخ مەعروفی نۆدێ بێ شێخ مەعروفی نۆدێ یەکەم مدەریس نییە پێشتر هەبووە نازانرێ چییە شێخ مەعروفی نۆدێ ئەگەڕێتەوە بۆ نیوەی یەکەمی سەدەی 19 پێشتریش هەبووە مزگەوتی تریش دروست کراوە مەسەن مزگەوتەکانی ئەوەی سەرشەقام و مزگەوتی ئەوەی سەرکارێزە و مزگەوتی قامیشان لە کانسکان و ئەوەی خانەقای مەحوی و دوای دروست کراوە مزگەوتی ترمان زۆرەیە بتەبق یێرمانەوە زۆر کۆنین ئەوە بەڵام ئەوانەی کۆنن ئەو شەش مزگەوتن لە سلێمانیە بەڵام مزگەوتی گەورە لە هەمیانە ئیجا باشتێکیشتان ئاماژەی پێ بێم لە پشتی مزگەوتی گەورەوە کە گەڕێکی کانسکانە بەشێکی زۆری ناڵێن هەمووی بەشێکی زۆری بنەماڵی حکومڕانی بابان و ئەسڵی بامانەکان لێ بوون سەرباری ئەوەی بنەماڵی خەندان و ئەوانش لێ بوون لەگەڵ یەکا بوون یعنی ئەوە لایەکی تر یعنی زۆربەی بنەماڵی بابانەکان لە کانسکا بوون لە پشتی مزگەوتی گەورە بوون بەشی زۆرە بەشێکی تریان لە مەڵکەری بوون بەشێکی تریان لە گەڕەکەکانی تری ئەکو دەرگەزێنەوانە بوون هەر باسێکی چایخانەی شعبیشمان بۆ بکەیت وەکو باز دەکرێت کە ژمارێکی زۆر چایخانە لە شاری سلێمانیدا بوونی هەبووە ئامەژووی چایخانەی شعب دەگەڕێتەوە بە سەردەمی مێنشینی بابان بۆ ڕێ بۆ چایخانەی شعب دوێنێ تۆ بوایە باسی ئەوەت کردایە ئایا لە سلێمانیدا چایخانە هەبوو لە سەردەمی میرانی بابان ئایا چی هەبووە لەوێدا لە سەردەمی میرانی بابانە چایخانە نەبووە بەڵکو قاوەخانە هەبوو ستەرچیمەن بەڵێ قاوەخانە لە هەموو گەڕەکەی بۆ بڵام ستەرچیمەنێکم بدایەتەکە بنا لە گەڕکات و ئەمانە چی بوون و قاوەخانانە حکایەت خوانەکان شەوانە بڵین شەوی نیو سعات شعری هینا خوێندەتەوە بە ئیتیجاری یعنی وتوانێتەوە خۆ کتێبەکان نەبووە ڕۆستەم میزاڵ و ڕۆستەم و برز و شیرین و فەرهاد و یوسف و زڵێخا و ئەمانە خوێندەتەوە بۆ خەڵکەکە شەوی دواتر ئەڵقەی دووەم شەوەکەتی ئەڵقەی سێم قاوان هەبووە چکە لە سلێمانیەوە وێنە لامان لە سلێمانەوە قاوە لێرە ڕۆشتە بۆ ئەوروپا هەر وێنەکەیمان لای وێنەکەیم لای من بڵاو بۆتەوە کە قاوەی سلێمانی ڕۆشتە بۆ ئەوروپا بێژگە لە گەڕێکی سەرچی من کە قاوەخانە بوو هینەکەشی تیا بووە ئەم حکایەت خانەکان تیا مزگەوتێکەیە لەوێ شێخ بابا عەلیوان اینجا لە گەڕەکەکانی تریش هەر حکایەت خوان هەبوو حکایەت خوانانە ڕۆنانە بووە بێجگە لە حکایەت خوان گۆرانی بێژمان هەبووە گۆرانیان وتووە لەو شوێنانەیە گۆرانی بێژەکان زۆریان پیا بوون بەس ئافرەتیشی تیا بووی کە لافرەتەکان جوو بووە یان جوولەکە بووە هیچ کێشەیەک نەبوو بەڵام گۆرانیەکان هەمی زیاتر فۆلکلۆری بووە ڕاستە بۆیە لەبەرەوە اینجا دوای ئەوانە نیوەی دووەمی سەدەی 19 ئەمە مەلا مەحەمەد چایی کە ئەچێتە ئێران و ئەوان و سێرەکە خەڵک دانیشتون و سەکوشتی شتێکە خۆن و پێڵەن چالێەوە چایهێناوە ئەم چایخانانە تازەن ئەمە بگەڕێنە بۆ پێشتر چایخانە لە سلێمانیا زۆر بووە واتر ئەوانەی چاچەکان خوان کاک دکتۆر چی دیکە وای کردووەم شارە بە شاری ڕۆشنبیری و سەقافەت و نووسەر و ئەدیب و ئەوانەوە یعنی زیاتر ناوبانگی بڕات و هەرواش بوانی کە ئەڵێن سلێمانێک سەر شاری ڕۆشنبیری بۆچی وا بووە دانیشتی پیانراوە لەلایەن حکوومەتی هەرێمە و لەلانی یونسکۆ بەڵێ حتمما ئەمە بناخەکەی ئەگەڕێتەوە بۆ وەکو ئاماژەم پێداگەڕێتەوە بۆ میرانی بابان میرانی بابان میرایەتیش یعنی لە کوڕۆ بۆ باوکو لە باوکۆ بۆ کوڕ لە ئیجاد دوای لە کوڕۆ دەچێتەوە بۆ باپیر ئەوانە کە هەمین بوون
پشتا پشت بوون ئەمانە هەمویان باخێنداوە بە لایەنە ڕۆشنبیرەکان کە هەموو لایەنەکان ئەگرێتەوە لایەنە ڕۆشنبیرەکان هەر بۆیە لەوێ سەرکوچکەی بابان کە دامەزرێ ئەوە لە ئەنجامی چیە لە ئەنجامی ئەوەیە میرانی بابان باخێنداوە بەوە دوایەوە دوای ڕوخانەکەشی 1950 کە ئاڕوخێلان دەوڵەتی عوسمانیەوە ئەو ڕێچکەیە نافوتێ بەڵکو برێوی زیاتریشی پێدرێ ئەوە مەحویە ئەوە هەندێک شاعری ترمان هەیە کە لە نیوەی دووەمی سەدەی 19 هەمە دێنە ئاراوە اینجا دێتە سەر نیوەی یەکەمی سەدەی 20 ئەمە بێکەسە بێخودا زێوەرە ئەمانە چەندین شاعری تریشمان هەیە و چەندین نووسەری تریشمان لە نیوەی یەکەمی سەدەی 20دا دێنە ئاراوە باشە کاریگەریەکی تریش هەیە کە سلێمانی هەر دەبێتە لایەنی ڕۆشنبیری ئێمە ئەزانی کە شێخ محموود حەفید 3 جار حکمڕانی کردووە کەمیان تشرینی دووەمی مانگاکە 1970 لەلایەن بەریتانیەکانەوە جاری دووەم لە مانگی 9 هێننەوە لە مانگیدا حکومەتی دووەم دروستە بێ بە ناوی مەلیکی کوردستان حکومەتی سێم خۆی دروست دەکاتەوە شێخ محموود لەم سێ حکمڕانیە ئاسەنگیشیان بۆ دروست کردووە لەم سێ حکمڕانیەدا باخیەوە بە نووسین باخیەوە بە ئەدەب باخیەوە بەوەی کە گۆڤار و ڕۆژنامە دەربکرێت ڕۆژنامە دەرکراوە لە سەردەمی شێخ محموودا بەڵام پێش شێخ محموود ڕۆژنامەیە دەرکراوە ئەوەی هین ئەوەی مێجەرسۆن پێشکەوتن دوای ڕوخانی حکومەتی یەکەم مەطبعەیەک دێنێ مەطبعی بەلەدیان پێوت و ڕۆژنامە پێشکەوتن دەرەکە مێجەرسۆنەوەی یەکەم ڕۆژنامەیە لە باشووری کوردستان کە دەرەکرێت دوای شێخ محموودیش حتا شێخ محموودیش کە دەست بەسەرەکرێت ئەنێرن بۆ دورگەی ئەندامان لە خۆر هەڵاتی هیندستان لەبێ هەندێک لە ڕۆشنبیرەکان جەمعیەتی سیاسی دامەزرن جەمعیەتی سیاسی ڕۆژنامە دەرەکەن وەکو مستەفا پاشای یا مولکی بانکی کوردستان دەرەکەن دوای ڕۆژی کوردستان زمان حالی حکومەتی دووەمی شێخ محمووە اینجا حکومەتی سێمی شێخ محموود مێردی استقلالیان هەیە حتا شێخ محموود حکومەتی سێمی دووەمی ڕوخێر چ لە ئەشکەوتی جاسەنە هین دروستە ناوی چییە ڕۆژنامەی بانکی حەق دەرەکە 3 عەدەد دوای بەریتانیەکان لەوێش دەریەپەڕێنن یعنی بەڕاستی لەوێدا حرەکەی جوڵانەوەیەکی ڕۆژنامەی و ڕۆشنبیری هەبوو لە زمانی شێخ محموودە حتا لە زمانی شێخ محموودە تاپۆی سلێمانی نیە بە کوردی بووە نووسیوانە بە کوردی شتەکانیان نووسیوە بە کوردی عەریزەیان داوە لامانم بەڵگەکانمان لایە خۆمە لە خۆمانم ناگەین شارەکانی کە چی بوو عەرەبی بووە نا شارەکانی تر زیاتر بە عەرەبی بووە ئەوانەی کە بە عەرەبی بووە لە سەردەمی بەریتانیەکانیشە هەر بە عەرەبی ڕێگانەوە بە ئینگلیزی ڕێگانەوە بەڵام هەر بە عەرەبیەکە بەڵام لە سەردەمی شێخ محموودە بە کوردی بووە بەڵام شارەکانی تروانیە نەخێر بە عەرەبیە ئەمەیە لێرەدا یعنی کەواتە ڕۆڵی حکومەتەکانی شێخ محموود گرنگی هەبووە لەوەی کە سلێمانی بواری ڕۆشنبیری و جار شتێکی تریش هەیە لە سلێمانیە لە دوای ڕوخانی حکومەتی سێمی شێخ محموود لە مانگی تەمووزی 1924 هو نەبێت ڕۆژنامە دەرنەکرابێ و دەرنەکراوە جەمعیەتی سەقافی هەبوو مۆڵەتی وەرگرتووە بەڵام جەمعیەتی سیاسی هەبوو بەنهێنی دامەزراوە جەمعی زەردەشتی و جەمعی سەربەخۆیی استقلال ئەوەی ئیسماعیل حەقی شاوەشوان بەنهێنی دامەزراوە فەرعیشان هەبوو لە مووسڵ حتا وەکو یەکی لە هین شێخ ئەحمەدی بارزان ئەندام بوو لە لقی مووسڵی ئەو جەمعیەتەکە لە سلێمانی دامەزراوە لقێکی لە مووسڵ بووە اینجا بابێنە سەر ئەوەی کە لە سلێمانی ڕۆژنامەی ژیانەوە ئینگلیزەکان خۆیان دەریان کە ساڵی 1925 حسەن ئازمبەک سەرنووسەرەکەی بوو بەڵام دوایی زانی لە عەدەدی 19 زانی بۆنی مێژووی سیاسی لێدەیە ئینزاری کردن بەڵام ئەوە هەر جوان نەدا 56 مای دەست و دوایی ئینگلیز خۆی دایخست یعنی سێری کە خۆ شێخ محموودەکانە شێخ محموود لە ئێران بوو پەناهەندە بوو لە ئێران یعنی ئەم خۆی کات نییە لێرەدا ناخۆی زۆرەوە ئەمە هەمووی من لە ناوی ماستەرەکەمان من باسی ئەمانم هەمی کردووە چی جەمعیەتی سیاسی هەیە لە هەموو سەرانسەری کوردستان و لەگەڵ ڕاپەڕینەکان کام ڕاپەڕین ئەو ڕاپەڕینانەی کە جەمعیەتی سیاسیان لە پشت دکتۆر ئەمە بکەمە کۆتا پرسیار کاتیشمان زۆر کەم ماوە گرنگی میرنشینی بابان بە کولتور و خواردن وەکو هەمیشە لە ساڵیادی دامەزراندنی سلێمانیە باز لە کفتەی سابوونکەران دەکرێت و ناوبانگی ئەو خواردنانە لەو کاتەیە و وەروەها شێوازی جلوبەرگیشان و ئەو کولتوری کەوان گرنگیان پێداوە جلوبەرگەکانیان لۆ پێش هەمە فەقیان و جلی کوردی بۆ دوایی کاو سەڵت و ئەوانە بووە هیچ نانیش ئەوە دیارە ڕسمەکان دیارەکە جلی کوردی بووە خواردنەکانیش کە دێتە سەر خواردن مەسەڵەن هەس خەڵکی سلێمانی باەخیان چۆن داوە بە لایەنی ڕۆشنبیری و ئەفو بەلایەنی پێشەوەری باەخشیان ناوە بە خواردن ئەو خواردنانە زۆربەی زۆری هی کوردەواری بووە بەڵام هەندێک خواردن هەیە لە شوێنی ترەوە سەرچاوی گرتووە یا لە ئێرانە یا لە تورکیایە یا لە حەلەبە شاری حەلەب لە سووریا لێوە سەرچاوی گرتووە بەڵام هەندێک خواردن لە سلێمانیە
زۆر هین بووە زۆر بڵاو بووە و خۆیان دروستیان کردووە ئەمە لە سەرچاوەکانیش و لە کتێبی ڕۆژنامەناسەکانیشە ئاماژیان پێداوە کە ئەم خواردنانە لە سلێمانیا دروست ئەکرێ و بایەخێکی زۆری پێدەن بۆیە سلێمانی لە زۆربەی زۆری ڕۆکانەوە بەبێ پێ هەڵدان دەستێکی باڵای هەبووە بەڵام وانە بێت لە شوێنانی تر ئەوە نەبوو بێ ڕاستە سلێمانی بە چەند جۆرە خواردنێک ناوی دەرکردو و ئێستاکانش ئەو جۆرە خواردنانە هەر خەڵکی باسێکاتەوە و بەکاریشی دێنن بەڵام زیاتر لە سلێمانیدا خواردنەکان حتا بنەماڵەشێ بە ناوی جۆرە خواردنێکەوە ناسراوە مەسەڵەن حاجی فەرەجی پڵاوخۆر پڵاویان دروست کردووە پڵاویش بە ئاسایی دروست ناکرێ من نەوەکانی لە نەوەکانیانم بیستۆکە کچەزاکانیش کە کوڕی نەبووە باسی ئەوەی کردووە کەوتێتی ئەوەی باپیرەمان ئەوەی کردو بەو ناوە ناوراوە و کۆنیش یەکێک لە بنەماڵە کۆنەکانی سلێمانی لە پێش جەنگی یەکەمی جیهانی و لە سلێمانی بوو والله هێزان تۆزە سێحەتیشی تەواو نییە دەست چاوە خۆش زۆر زەحمەتی کێشە دەست چاوە خۆش بەڕێز دکتۆر عەبدولخالیق سابین نووسەری کتێبی بنەماڵەی نەکانی ئیسلامی و مامۆستای زانکۆی خوا بەخێر بێت سوپاس بۆم دەفەتە دەست خۆش بێ کاک دکتۆر سوپاس دەکەین